الو السلام عليكم ورحمة الله وبركاته مامۆستا. عليكم السلام ورحمة الله. خوشکە دڵڕووناکەکەم دادەنوور ئەحواڵی جەنابتان. بژی سپاس دەکەم مامۆستا بمبورێ سێتار بەرنامەیە ئەگەم لە جەنابەت نەبووە بەخۆی زۆر خۆشحاڵم ئەوڕۆ پەیوەندیەکەم لێ وەرگیرە. دەخوا خوا پاداشت داتەوە خوشکە نور هەر ساغ و سەلامەت و تەندروست باش بی ئینشاءالله. سپاس دەکەم مامۆستا یا ڕەبی خوا لە دنیا و لە قیامەتێ خوا بتپارێزی هیوای تەمەند درێژیەتی زۆر لۆ دەخوازم مامۆستا. خوشکە باشەکەم خوشکە نور ئێمەش بە هەمان شێوە بۆ جەنابەت بۆ تێگەڕای خوشکان خۆسی لەو کاکەیە دەکەم کە لەسەری هەڵگرتم. بەڕاستی مامۆستا من قسەشم هەیە هەموو جارێ دەیکەم زۆر یعنی بەختەوەرم. مامۆستا هەموو جارێ دەڵێم ئەگەر یەک بەو خانەی زێڕت هەبی ناکاتە ئەو لەحزەیە کە خوا سیمای خۆی بەدەکانی پسان دەدا. وەڵاهی مامۆستا ئەمن بەس چاوەڕێ ئەو ڕۆژەیمە بە چاوی سەری یعنی خوای ببینم بنووری خۆی بەم پسان بدا. خوا ڕاستە تەواوە. والله ئیساڵە خوا نورەی بەم پسان لە مامۆستا. حوسنی زەنت چۆنە بەرامبەر بە پەروەردگارت دڵنیا بە خوابەنیەتی دڵی خۆت وەڵامت دەداتەوە و ئاواتەکە دێنێتە جێ. تۆش دوعای خێرما بکە ئێمەش و هەموو بینەران هەموو بیسەرانیان بەرنامەدەبینەوەماڵدارانی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم بەرنامە هەیە لەو ڕەمەزانێ ئیشاءالله بەرنامەمان هەیە ئیشاءالله هەر لەم کەناڵە و لە کەناڵەکانی تر ئیشاءالله نزیکی 20 لەگەڵ ئەوەی بەڕێزی شاسپاسی دوعای خێرت دەکەم دادە باشەکەم خوا لە ڕازبێ خوشکە نور خوای پەروەردگارتان پارێزە خوا لەگەڵ بێ. خوشکە نوری دڵڕووناکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خوای گەورە ساغ و سەلامەتت کە ئەوە دڵنیابە ئەنا عند حسن ظنی بی پەروەردگار دەفەرمێ حەدیسی قودسیە گومانی بەندەکەم بەرامبەر بە من چۆن بێ ئاوای لەگەڵ دەکەم. تۆ گومانت وایە خوای گیان لە ڕۆژی قیامەتە من کە نابینای دنیام بە چاوی سرم تۆ دەبینم یا ئەڵڵا. پێغەمبەری صلی الله علیه وسلم لە حەدیسە هاتووە فەرمووی چۆن شەوی مانگی شەوی چواردە لە شەوێکی ساماڵە دەبینن ئاوە بە چاوی سەرتان هەموو ئیمانداری خوای خۆی دەبینێ. إن شاء الله بإذن خوای پەروەردگار یەقینەن خوشکە نور لەسەر عەقیدە و بیرروباوەڕی ئیسلامەتی دامەزرا و ڕاگیراوە بە غەیری خوا هیچ کەس مەناسە و داوا لە هیچ کەس نەبێ ومێدت بە کەس نەبێ غەیری ئەڵڵا. واللهی بە چاوی سەر خوا دەبینی. یا ڕەبی خوا هەمومان لەگەڵ خوشکە نور و هەموو ئیمانداران و بیسەران و بینەرانی ئەم بەرنامەیەش هەمومان بە چاوی سەر پەروەردگارمان بینن زاتی ئەڵڵا ببینین. ئەوە نەک زێڕ و زیوی دنیا ئەوەی لە دنیادا هەیە ئەوەی لە ناو ژێر زەویدا هەیە ئەوەی لە ئاسماندا هەیە هیچ شتێک نییە هیچ بەختەوەریەک نییە بگاتە لەحزەی بینینی زاتی ئەڵڵا سبحانه وتعالى. ئەوە لە هەموو خۆشیەکانی بەهەشتیش هەر بەراورد ناکرێت بە هەموو بەهەشتیش بەراورد ناکرێت بینینی پەروەردگار وەڕیضوان من الله ئەکبەر. ڕەزامەندی ئەڵڵا بینینی ئەڵڵا لەسەر و هەموو شتێکەوەیە لە هەموو شتێک گەورەترە خوا بەنسیب هەمومانیکە.